کەمتر لە 10 ڕۆژدا بۆ جاری دووەم دەرچووە دانەمەزراوەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم لە زۆربەی شار و شارۆچکەکان گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا و داوایان کرد حکومەت هەلیکاریان بۆ بڕەخسێنێت یان لە کەرتی گشتی دایان مەزێنێت. خۆپیشاندەران دەڵێن حکومەت بێپلانە و تا ئەو کاتی لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە وەڵام دەدرێنەوە و داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت لە ناڕەزایەتی دەربڕین بەردەوام دەبن. وەک دەرچوانی دانەمەزراوی هەڵڵابجا بە هەموو شێوێک پشتیوانی شارەکانی ترەبین ئینشاءڵڵا بەڵێنمان داوە تاوەکو بە شێوەیەکی جدی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جوابمان نەدرێتەوە بەردەوام ببین ئینشاءڵڵا. لە 2000 بۆ 2009 تەخەڕوجم کردووە تا ئێستا دانەمەزراوم هەموو ڕێگایەکشم گرتووەتە بەر چه ئەو فۆرمانەی کە ڕسمی بوون یاوانی کە ناڕسمی بوون لە هیچیان ناوم نەهاتوەتەوە. داواکارم تۆزە عەدالەت بن و چاوێکمان پێدا بخشێنەوە بە عەدالەتانە بڕیار بن و ئێمەش مافی خۆمان هاتوونێتە سەر شقا. ئێمە وەکو ئەنجومەنی گشتی دەرچوانی دانەمەزراوانی زانکۆ پەیمانگاکان وێرای جەختکردنەوە لەسەر داواکاریەکان پەیمانی بەردەوام بوون لە خۆپیشاندانەکان دووپات دەکەینەوە و جارێکی تر هۆشداری تند دەدەین بەدەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە یاریکردن بە ئایندە و چارەنووسی گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و تا دێت شەپۆلی ناڕزایی گەنجان و دەرچوان ڕۆژ لە ڕۆژ لە زیادبووندایە. هەروەها هەموو لایەک دڵنیا دەکەینەوە تا چەسپاندن و جێبەجێکردنی داواکاریەکان شەقام چۆل ناکەین و لە خۆپیشاندان و چاڵاکی دیکەی مەدەنی بەردەوام دەبین. خۆپیشاندانەکەی ئەمڕۆ لە هەریەکە لە سلێمانی هەولێر و هەڵەبجە لە قەزاکانی کەلار و چەمچەماڵ و ڕانیە ئەنجامدران. باسییان لەوە کرد پێشتر چەند جارێک بەڵێنیان پێدراوە لە کەرتی تایبەت هەلیکاریان بۆ بڕخسێنرێت بەڵام جێبەجێ نەکراوە. وێرای بەرزکردنەوە یادداشتنامە و بەڕێوەچوونی خۆپیشاندانی سەرتاسەری بەڵام تا ئەم ساتە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. بۆیە ئێمە وەکو ئەنجومەنی گشتی دەرچوانی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکان وێرای جەختکردنەوە لەسەر داواکاریەکان و پەیمانی بەردەوام بوونمان لە خۆپیشاندانەکان دووپات دەکەینەوە جارێکی تر هۆشداری تون دەدەین بەدەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە یاریکردن بە ئایندەیەکی چارەنووسی گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و تا دێت شەپۆلی ناڕزایی گەنجان و دەرچوان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەبێت و هەروە هەموو لایەک دڵنیا دەکەینەوە تا چەسپاندن و جێبەجێکردنی داواکاریەکانمان شەقام چۆڵ ناکەین و لە خۆپیشاندان و چالاکی دیکەی مەدەنی بەردەوام دەبین. ئێمە هاتووین داوی سەرەتایی ترین مافی خۆمان دەکەین کە مافی دامەزراندنە پێم وایە مافێکی ئەوەندە گەورەنیە لە ئاست حکوومەتدا حکوومەتێک کە توانای هەبێت چەند ملیۆنێک بە پەرلەمانتارێک بدات توانای نەبێت 500,000 بە دەرچوێکی دانەمەزراو بدات و کە ساڵەها خوێندوویەتی لە پێناو یەک ئامانجی هەبووە کە ئامانجەکەشی کە بەرهەمی بڕوانامەکەی خۆی بخوات. هەروەها لە بەیاننامەیەکدا کە ڕاستی لایەنە پەیوەندیدارەکان کراوە ڕخنە لە پرۆژە چاکسازیەکەی حکوومەت دەگرن و دەڵێن پرۆژە چاکسازیەکەی حکوومەت هێندە خزمەتی بە بندیوار و موچەی پلە باڵاکان کردووە نیو هێندە خزمەتی بە دەرچوانی دانەمەزراو نەکردووە. جێگەی سازسوڕمانە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە و ڕەخساندنی هەلی کار و دامەزرانی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و بنیاتنانی ژێرخانێکی استراتیژی تۆکمە و دروستکردنی هەرێمێک کە ماف و یەکسانی و دادپەروەری بۆ هاونیشتیمانیان دابین بکات هەوڵی بە یاساییکردنی بندیوار و موچەخۆری حیزب دەدات. لە تازەترین هەنگاودا حکوومەتی هەرێم پرۆژەیەکی بەناوی چاکسازی پێشکەشی پەرلەمان کردووە و ئەوەی جێگەی سەرنجە ئەم پرۆژەیە هیچ هەلێکی کار یاخود دامەزرانێک بۆ دەرچوان ناڕەخسێنێت و هیچ پلان و بەرنامەیەکی گونجاوی بۆ پێشکەوتنی وڵات و پتەوکردنی ژێرخانی ئابووری لە خۆ ناگرێت. ئەمڕۆ بەناوی خوا هاتوینە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ داواکردنی مافی خۆمان مافی 16 ساڵی هەڵ و ماندووبوون و خوێندومان کە ئەوە مافێکی سەرەتای خۆمانە داواکارین لە حکوومەت بەدەم داواکارمەوەنەوە بچێت داوای دامەزراندن دەکەین کە ژمارەیەکی زۆرین و ساڵانە هەزارەها دەرچوو هەیە. ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەنجانی هەرێم لە زانکۆ و پەیمانگاکان بڕوانامە لە بوارە جیاوازەکاندا بەدەست دێنن بەڵام بێپلانی حکوومەت وای کردووە کە بێکار بمێننەوە و ناتوانن سوود لە پسپۆڕیەکانیان وەربگرن.